سعیدی کوڕی عامر والیە، دەوڵەمەندێکی زۆر، سەروەت و سامانێکی زۆری هەبوو پێشەوەی ببێ بە والی. 2 ساڵ والیەتیەکەی کرد کە هاتەوە عومەری کوڕی خەتاب فەرمووی ئەتکەمەوە بە والی، وتی قەسەم بەخوا نایکەم. ئەوەی کە ماومە ئەم عومرە تەرخان یەکەم بۆ خوای گەورە، هەموو ژیانەکەی تەرخان کردووە بۆ خوای گەورە. والیەکی پیاوچاک دەوڵەمەند بوو، فەقیر کەوت، وای لێ هات لە پارەی خۆی یەکەم جار عومەری کوڕی خەتاب سەعیدی کوڕی عامری جومەحی کە تەعین کرد بە والی خۆی لە حمص، پێی فەرموو ڕاتبێکیشت بۆ ئەبڕمەوە. سەعید فەرمووی ئەمیری مسلمانان، ڕاتبی چیم بۆ ئەبڕیتەوە کە من زەکاتەکەم لەو ڕاتبە زۆرترە کە ئەم دەیتێ، بۆ خۆم هەمە، سەرۆت و سامانی خۆمم بەسە. لە 2ەم ساڵیا ئەم پیاوچاکە سەروەت و سامانی خۆشی نەما، بەیتولمالیشی لە بەردەستان نەما، ناوی خۆی خستە چووە ناو ڕیزی یەکێک لە فەقیرەکانی حیمسەوە. ئەمە کاربەدەستی ئەهلی ئیسلامە، ئەمە کاربەدەستم دین پەروەردەی کردووە، قورئان پەروەردەی کردووە، باوەڕبوون بە قیامەت پەروەردەی کردووە. چۆن ئەمە بڵێن کاربەدەستی ئەهلی ئیسلامە و ئەو هەموو گەندەڵ و خراپەکار و مەلە ڕەشە بڵێیتەوە ئەمانەش کاربەدەستن؟ آخر چۆنە شێ ئێمە واز لەم هەموو کاربەدەستە مسلمانە، لەم هەموو پێشەوایانە بێنین بۆ ئەم هەموو گەندەڵە مجرمە منافقە، بۆ ئەم هەموو دوور ڕوە ئەلمانیا مرتەدەی بەسەر گەلی کووردا بوون بە حاکم. آخر چۆن ئینسانێکی مسلمان باوەڕی بەخوا و بە ڕۆژی دوایی هەبێ ئەم ئیسلامەتیە بەم هەموو عەزەمەت هەیە واز لێ دێنێ بۆ ڕێبازێکی کوردایەتی، کوفری، فەشەلی، درۆ؟ چۆن هەزاران سەعیدی کوڕی عامر کە کاربەدەستی مسلمانان بۆ خەڵک وازی لێ دێنێ بۆ ئەم حاکم و ئەو حاکم و ئەو وەزیر و ئەو گزیر؟